هۆشمان عتا مامۆستای زانین گەهێکرێ. بەڵێ مامۆستا هۆشمەند ئەو ئەنجامەی کە دوێنێ ڕاگەیەنرا لە هەڵبژاردنەکانی تورکیا کە ئەنجامی دەستپێکین تا چەند بەلاتانەوە ئەنجامێکی چاوەڕوانکراو بوو. بەلەو کاتان باش لە ڕاستیە ئەنجامەکان پێشبینی نەکراو بوون بەنسبەت زۆرێک لە چاودێران و بەنسبەت زۆرێک لەوانەی کە چاودێری کاروباری سیاسی و کاروباری هەڵبژاردننی تورکیا نەکرد. ینی بەلایانی کەمەوە بەنسبەت هەدەفەوە پێشبینیەکە کە دەنگەکانی زیاد بکات، بەڵام ئەبینین ئەنجامەکە بە پێشەوەنەوە دەرچوو و لە هەمان کاتدا پێشبینیەوە نەدەکرا کە دەنگەکانی ئاک پارتی بۆ جۆرە بەرز بێتەوە زیاد بکات. بەڵام لە ئێستا دەبینین ئەم هەڵبژاردنێکی زۆر گرنگ و زۆر چارەنووساز بوو بەنسبەت ئاک پارتیەوە، چونکە ئەگەر ئەم جارە نەیتوانایە لانی کەم نیوەی دەنگەکانی تورکیا بەدەستبێنێ یان نیوەی کورسیەکانی تورکیا بەدەستبێنێ، لەوانەیە چارەنووسی سیاسی خۆی بەرەو کەسببوون و بەرەو لە ناوچوون بوو بێتەوە. بەڵام بەگشتی هەڵبژاردنەکە ینی بەنسبەت هەدەپێشەوە من ینی بۆ جۆرەی نابینم کە ئەمە شکستێ بێ هەدەپە، ڕاستیدا شکست نییە بۆ هەدەپە، لەوانەیە سەرکەوتنی ئەکەپە و سەرکەوتنی هەدەپەش بێ، چونکە لە ڕاستی ئەمەگەر بەراوردێکی ئەکەپە و هەدەپە بکەین یا بەراوردێکی هەدەپە بکەین لەگەڵ پارتەکانی تری باکووری بڵێن تورکیا، ینی جیاوازەکان زۆر ناچوونیەک و جیاوازن لێکەوە. ئێمە دەبینین ینی هەدەپە پارتێکی نوێ، ینی بەنسبەت دەنگدەری تورکیا و بەنسبەت دەنگدەری کوردەوە هەدەپە پارتێکی زۆر نوێ، ینی هەمووی ساڵێکە لە گۆڕەپانی سیاسی تورکیا هاتۆتە ئاراوە. ینی هەر مانگی حوزەیران بوو هەڵبژاردننی پێشووکراوە هەدەپە توانی بربەسی لە سادە بشکێنێ کە ئەمە بۆ خۆی لە مێژووی تورکیا یەکەم جار بوو. ینی ئەو ماوەیە کە درا بە هەدەپە نەتوانرا، ماوەیەکی زۆر کورد و نەتوانرا هەدەپە بتوانێت نوێنەرایەتی ئەو دروشم و ئەو باڵێنانە بکات کە بە دەنگدەری خۆی یاوە. هەر لەبەر ئەوەشە لەوانەیەک هەندێک دڵساردی، لەوانەیە هەندێک پاشگەز بوونەوە ئەلای ڕێژەیەک لە دەنگدەری کورد، ئەلای ڕێژەیەک لەو دەنگدەرانەی کە ناکوردن لە میلەتەکانی تر و لە تورک کە دەنگیان بە هەدەپە داوە. پێت وایە چی وای کرد کە دەنگی ئاکەپە زیاد بکات؟ بەڵێ خۆی لە ڕاستیە ئەکەپە سیاسەتێکی زۆر چڕوپڕ و دریشتی داڕشت بوو بۆ ئەم ماوەی لە نێوان هەردوو هەڵبژاردنەکە. ینی ئێمە دەبینین بۆ یەکەم جار دوای چەندین ساڵ لە پرۆسەی ئاشتی، دوای چەندین ساڵ لە ئاگربەست لەلایەن دەوڵەتی تورکیا و گەریلاکانی پارتی کێکارانی کوردستان، دوای ئەو هەموو ڕاگەیاندن و ئەو هەموو بەیاننامانەی بەرز ئۆجاڵان و دوای ڕێکەوتنامەکانی بەیاننامەکەی کۆشی دۆڵم باخچە و ئەو هەموو سەردان و شاندەی کە هاتوچوی ئیمرالیان دەکرد، دەبینین دوای هەڵبژاردنەکەی حوتی حوزەیران ئاک پارتی و خودی بەڕێز ئەردۆگان تووشی شۆچێکی گەورە بووبوون. ینی ئەوەی بەلای ئەوەوە پێشبینی نەکراو بوو بوو کە هەدەپە بێتە پارتێکی بەهێز بێتە پارتێک کە بتوانێت بڵێن تەحەدای برێک لە پارتە تورکیەکانیش بکە. ینی پارتی وەکو پارتی جەهەپە یەکێک لە کۆنترین پارتی سیاسیە لە مێژووی تورکیادا. ئەین جەهەپە لەلایەن ئەتاتورکەوە دامەزراوە، توانیوێتی تەنها ڕەسایە 25 بێنێ لە هەڵبژاردننی ڕابردووە، بەڵام لە کاتێکە هەدەپە پارتێکی تا ڕادەیەک نوێیە و تەنها لە سای 2015 توانێت لە سال 13 بێنێ، ئەمە بۆ خۆی چاوەڕوان نەکراوە بۆ ئەوان. بۆیە هەر لە سەرەتاوە نیەتی ئاک پارتی و نیەتی ئەردۆگان ئەوە نەبوو کە حکوومەتێکی کوالیسیۆن دروست بکات لەگەڵ هێزەکانی ترا، چونکە خۆی بەتەنها نەیەتوانی حکوومەت ڕابگەنێ، لەبەرەوە بە پلانی خۆی و لە هەمان کاتیجا حیزبەکانی تریش ئەجەندا و بەڵێنی جیاوازیاندا بوو بە دەنگدەرەکانیان، لەوانەیە بەشێکی زۆر لە ئەجەندا و لە دروشمەکانیان ناتوانین لە حکوومەتێکا جێگە بکەنەوە. دەگەلمەدا دومینەکە کۆشمەند هەر لەسەر vê mijarê şwan qelat zênde bê mekteba siyasiya Bizava İslamiya Kurdistanê dê hewlêrê bimerabe.
بەڵێ کاک شوانم کاتت باش کاک شوان ئەنجامە بەرایەکان دەری دەخەن کە دەنگەکانی ئاکەپە زیادی کردو ئیتر دەتوانێت حکوومەت پێک بێنێت ئەو دەنگانەی کە هەدەپەش لە حوتی حوزەیران هێنابووی نەیهێنایەوە پێت وایە ئەم ئەنجامە چاوەڕوانکراو بوو بە ناوی خی بەخشندەی میهرەبان سپاس بۆ کەناڵی نافی هیوادارین بە زووترین کات نووسینگەکەتان لە هەولێر و دهۆک بکرێتەوە ئەو حەزەرە ئەمنیەی لەسەر نەمێنێت من سەرەتا ئەو هەڵبژاردنە پێشوەختەی کە لە تورکیاکرا لە ڕۆژی ڕابردوودا تا ڕەدەیەک چاوەڕوانکراو بوو لە حوتی حوزەیران هەدەپە سەدادەیەکەی بە زیادشتەوە تێپەڕاند بەڵام کورد لە کوردستانی باکوور چاوەڕوانی خزمەتە چاوەڕوانی ئەوەیە لەسەر دەستی ئەم لیستە گرنگی بدرێ بە شارە کوردیەکان مشارەکەی حکوومەت کات ڕۆڵی ئاوەدانی هەبێ لە شارەکەدا ڕۆڵی ئاشەوایی هەبێ بۆ نەتەوەکانی تریش بۆیە لە دروشمەکانیان کە دەیانگوت ئێمە چەکەکان خامۆش دەکەین ئەو چەکانە خامۆش نەکران دەتوانین بڵێن دوو زۆر سیاست هەبوو سیاسەتی قەندیل لەگەڵ سیاسەتی هەدەپە سیاسەتێک نەرمونیان لەگەڵ دۆخەکە سیاسەتێکی تر بە شێوازی تر تا گەیشتە ئەو ڕادەی مەسەلەن خەڵکی کوردستانی باکوور لەگەڵ ئەوە نیت تورکەکان و کوردەکانی کوشتنی پۆلیس و کوشتنی ئەو ئەوانە لەبەرەوە چاوەڕێ ئەو بوون لەگەڵ حکوومەت پێک بێن حکوومەتێکی پێک بهێنن خەڵک چاوەڕێی خزمەتە چاوەڕێی ئاوەدانیە چاوەڕێی پێشکەوتنە هەتا خەڵکی ئەستەمبوڵ و تورکەکان و نەتەوەکانی تریش چاوەڕێی زۆرشی گەورە بوون لە هەدەپە بەڵام ئەوە لەلایەکی تریش ئەوەی کە زیاتر وای کرد ئاکپارتی دەنگەکانی زیاد کات کە پێشتر هەجمەیەکی لەسەر بووکەوە متعاقب و هاوسۆزن لەگەڵ داعشدا بەڵام لە دوای ئەوە دەستیان کرد بە بردومانی هێزەکانی داعش لە کوردستانی ڕۆژئاوا لە سووریا و هەروەها بردومانی قەندیل و شوێنەکانی تر ئەوەش دەلیلی ئەوەیەکەوە هەم سەرتاسەری گەلانی تورکیا لەگەڵ ئەوەن ئاشتیان دێ بۆ وڵاتی خۆیان هەر کەسێک ئاراستەیەکی شەڕ و کوشتنی هاوڵاتی کورد و ژەندەرمەی تورک و ئەوانە لە بەرنامەدا بێت خەڵک لەو بابەتە بێزارە تورکیاش بە سیفەتی ئەوەی کە بەشێکی لە قارە ئەوروپایە دەتوانین بڵێن شعبی تورکی تا ڕادەیەک هەستونەتێکی ئەوروپاییان هەیە حەزیان لە شەڕ و ئاژاوە ئەوشتانە نییە هەرچەندە حکوومەتی ئاکپارتیش لە سەرەتاوە کەمتر خەم بووە لە بەرامبەر بە کورد داوای دەوڵەت سەربەخۆی دەکرد دواتر داوای حکومی زاتی دەکرد ئێستا داواکاریەکانی زۆر هاتوۆتە خوارەوە لەگەڵ ئەوەشدا هەر ئامادانیە داواکاریەکانیان جێبەجێ بکات دەنگەکانی ئاکپارتی ئەوان کە لە دەسەڵاتن پێشتری شوخ و سیاسەتێکی منفەتیحیان هەبوو بەرامبەر بە کورد بەنێتەوەکانی تریش و لە دروژمەکانیشان ڕەنگی داوەتەوە و حتما ئیحتیمام پێدانیشیان لە چاو سەردەوی پەنجاکان و چلەکان و شەستەکان و هەفتاکانی سەری ڕابردوو جیاوازیان هەبووە ئەو شەڕەی بەڵێ کاکشوان ئەو شەڕەی کە لە ماوەی چەند مانگی ڕابردوو لە باکووری کوردستان ڕوویدا تا چەند کاریگەری لەسەر دەنگدەری کورد کرد لە باکووری کوردستان بەڵێ پێم وایە پەیوەندیەکەمان لەگەڵ کاکشوان قەڵازەیی ئێستا پەیوەندیەکەی ئامادە نیە ئەم پرسیارە لە کاک هۆشمەند دەکەم کاک هۆشمەند ینی لە باکووری کوردستان ینی ڕەوشی نەئاسایی بارودۆخی نەئاسایی لە شارەکان ڕاگەیەنرا ینی ماوەی چەند مانگێک بوو شەڕ بوو کێشە هەبوو خەڵک گیرا خەڵک زیندانی کرا ینی بە هەموو شێوەیەک کێشە و دۆخێکی نالەبار لە باکووری کوردستان هەبوو ئەمە تا چەند کاریگەری لەسەر دەنگدەری کورد دروست کرد لەو ناوچانە
خۆی لە ڕاستیە کاریگەریەکی گەورەی لەسەر دەنگدەری تورکیا بەگشتی و لەسەر باکووری کوردستانیش دروست کرد بەڵام کاریگەریەکە هەر نێگەتیڤ نەبوو لەوانەیە بە دیوێکیات ڕاگەاندنی باری نائاسایی و گەمەڕدانی کۆمەڵێک شار و حەزەرکردنی کۆمەڵە شار مەترسی ئەوەی لێکرا کە ساختەکاری بکرێ یان لەو شوێنانەی کە هەدەپە زۆرینەی ڕەهایە مەترسی ئەوەی لێکرا کە سندوقەکانی هەڵبۆشێتەوە یا مەترسی ئەوەی لێ دەکرا کە هەڵبژاردننی تیان نەکرێت خۆشبەختانە تورکیا دەوڵەتێکی دەستوریە دەوڵەتێکی دیموکراتە ئەو بانگەشەی حکوومەتی ڕەت کردەوە لەبەرەوە لە هەموو شوێنەکانی کوردستان تواننا سندوقی لێدا بردێ و بەشداری سیاسی و دەنگدەری کورد توانی بەشداری سیاسی و دەنگدان بکات بەڵام لە ڕاستیە هەر بە دیوە سلبیەکە کاری نەکرد لەسەر کورد بەڵکو بە دیوێکی تریشا کاریگەری ئیجابی هەبوو لەسەر کورد چونکە مەوای کرد لە دەنگدەری کورد کە دڵگەرمی پیا بکات کە پاڵنەرێکی بەهێز بێت لەسەرەوەی دەنگدەری کورد بەرەو سندوقەکانی دەنگدان بچێ بە بڕای من ئەوەی کە وای کرد لە هەدەبە دەنگەکانی نزم کات دەنگدەری کورد نییە بەڵکو دەنگدەرە ناکوردانن کە پێشتر دەنگ ئامادەبەداوە یعنی تعاتفێکی زۆر هەبوو بۆ هەدەپە هەوسۆزێکی زۆر هەبوو بۆ هەدەپە هەر لەبەر ئەوەی کە بەربەستی لە سا دەتێپەڕێنێت بەڵام دەبینین ئەم جارە ئیدی خەڵک لەوە دڵنیا بووە کە ئیدی هەدەپە بەربەسەکەی تێپەڕێنەوە بە سەرکەوتوی ئیتر هەدەپە کارکتێرێکە لە پەرلەمانی تورکیا و ساحای سیاسی تورکیا بۆ خۆی ڕۆڵی خۆی بینێ لەبەرەوە پێویست بۆ ناکات کە ئەو هەموو وردەکاریە ئەو هەموو هەوڵی بۆ بخرێتە کار و لە هەمان کاتیشدا ینی هەدەپە لە سەرەتادا پارتێکی زیاتر دیموکراتتر بوو پارتێکی گەشتگیرتر بوو بەڵام دەبینین بەهۆی ئەو جەنگەی کە دەوڵەتی تورکیا لە دژی گەریلاکان ڕایگەیان هەدەپە کەوتە هەڵوێستێکی دژوارەوە ینی لە هەڵوێستەگا بوو نەیەتوانی بێلایەنی خۆی نەیەتوانی تاگرایەتی خۆی بپارێزێ لەبەرەوەی کە هیچ دەرەتانێک هیچ بوارێکی بۆ نەکرا بۆ لە گۆڕەپانە سیاسەکەیە ینی پێت وایە بەڵێ پێت وایە ینی ئاکەپە سیاسەتی ئەو چەند مانگەی ڕابردوو دەکاتە بەرنامەی کاری خۆی بۆ 5 ساڵی داهاتوو لەبەرەوەی بەم سیاسەتی ئەم 5 مانگە توانی 5 میلیۆن دەنگ زیاد بکات بەڵێ خۆی لەڕاستیە کاکشوانانی ئاسان نییە ینی زۆر ئاڵازە تۆ پێش بینیم کە بزانە داهاتووە چی ڕۆیە بەڵام ئەوەی کە لە ئێستا هەیە ئێمە دەبینین ینی ئەکەپە گرێوی لەسەر دەنگدەری ناسیۆنالیستە تورکان کردووە گرێوی لەسەر ئەوانە کردووە کە تا ڕادێک نەتەوەخوازی و نەتەوەیی تووشیان بەلاوە نەتەوەیەکی باڵادەستە و ڕەگەزی تووشیان بەلاوە ڕەگەزێکە کە ئەبێت حکم بکاتوە ئەوانەی کە ناتورکن پێویستە لە خزمەتی تورکا بن لە وڵاتی تورکیایە ینی دەبینین ئەکەپە توانی ئەم دروشمە بەکاربێنێ و بالفعل سەرکەوتنیشی بەدەستێنان ئەمە دەبینین بەشێکی زۆری دەنگەکانی مەهەپە هاتووە بۆ ئەکەپە ینی ئەمە چی ئەمە ینی خۆی ئاماژەیەکی ئەوەیە کە لە ڕاستیا زۆربەی زۆری ناسیۆنالیستە تورکەکان ئەیان بە ئەکەپە داوە و لە هەمان کاتدانی لە ناوچەکانی باکووری کوردستان بڕێکی زۆری شارە کوردیەکان کە زۆرینیان دەنگیان بە هەدەپەدا بووە خۆی ماوەتەوە یانی ئەمە ئاماژە بۆ ئەوەیە کە لە ڕاستیە لەوانەیە ئەکەپە بێئومێد بوو بێت لە دەنگدەری کورد چونکە جارێکی تر لەوانەیە کورد ناتوانێت متمانە بداتەوە بە ئەکەپە باشە بەم پرسیارە لە کاک شوان قەڵات زەی بکەین کاک شوان پێت وایە ئیتر ئاکەپە لە دەنگدەری کورد بۆی دڵنیا بۆتەوە کە ئیتر دەنگ بە ئاکەپە نادات بۆیە لەوانەیە کۆمەڵێک گۆڕانکاری لە بەرنامەی و سیاسەتی خۆیدا بکات بەرامبەر بە کوردان بۆ خۆی هەڵبژاردننی دوێنێ بەڵێ ژبەر لەبەر ئەوەی کە ئۆفیسەکانی NRT لە شارەکانی هەولێر و دهۆک داخراون ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ میوانەکانمان لە ڕێی سکایپەوە وەردەگرین بەهۆی ئەوەی کە ئۆفیسەکانمان داخراون زۆر جار کێشە و گرفتی تەکنیکی بۆمان دروست دەبێتن بەڵێ پێم وایە پەیوەندیەکەی کاک شوان قەڵاتزەی ئامادەیە بڵێ کاک شوان ژمارەی دەنگەکانی ئاکپارتی لە شارە کوردەکان بۆ نمونە لە شاری ئامەد زیاتر بوو لە هەڵبژاردننی حوتی حوزەیران ئەمەش ئەوە دەگەیەنێت کە خەڵکی کورد نەتەوەکانی تر لە کوردستانی تورکیا تینووی ئاشتین تینووی بێکەوەژیانن تینووی خزمەتن
لەگەڵ ئەوەدان چێ زیاتر خزمەتیان دەکات، چێ زیاتر ڕۆڵەکانیان لە شەڕ و شۆڕ و ئاژاوە دەپارێزێت، هەم لە ناوخۆی تورکیا هەم دۆستایەتیکردن لەگەڵ وڵاتانی دراوسێدا. ئەم پێم وابوو بەشێک لە نەتەوەی تورک و نەتەوەکانی غەیرە تورک کە دەنجیان بە هەدەپەدا بوو، هەم هاوسوز بوون لەگەڵ دروشمەکانیاندا، هەم وەکو هێزێکی تازە کە پێیان وابووکەوە لە ڕێی هەدەپەوە ئەتوانن کاریگەری تەواویان هەبێت لە پێکاتەی حکوومەتی نوێدا کە بەداخەوە هەندەسەرەتاوە هەدەپە ڕەمزی ئەوەی کردکەوە بەشداری حکوومەت بکات. باشە کاکشۆن، پێدوانیە لەم جەلسەیەشدا هێشتان ئاکەپە پێویستی بە هەدەپە ماوە، لەبەر ئەوەی ئاکەپە دەیەوێت سیستەمی سیاسی تورکیا لە پەرلەمانیەوە بگۆڕێ بۆ سەرۆکاتی، بەمەش پێویستی بەوەیە کە ئەگەر ئەم کردارە بکات لە ناو پەرلەماندا دەبێت 376 پەرلەمانتارە بێت دەنگی پێ بدات، یاخود بۆ ئەوی بخاتە ڕاپرسیەوە دەبێت 330 پەرلەمانتار ئەرەی بدەن. ینی پێدوانیە لە قۆناغی داهاتوودا هاوپەیمانەتیەک کوالسیۆنێک لە نێوان هەدەپە و ئاکەپەیە دروست دەبێت؟ بڵێ ئاکەپە پێویستە کۆمەڵێک بربەستی سەخت لە بەردەمیدا هەبووە کە لە ڕابردوو جێبەجێی نەکردووە. ئێستا پێمان وایە جێی خۆیەتی کە ئاکپارتی بێوێ مستەقبەلێکی دوور و درێژتی هەبێت، لێبوردنێکی گشتی دەرکا بۆ زیندانیانی تورکیا، ئەکرێ سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد کات، زیاتر گرنگیدا بەلایەنە کوردیەکان زیاتر داخۆشی بکات لەگەڵ هەدەپە هاوپەیمان لە حکوومەتە بەیەکەوە بن. بەس ئەو ئاراستەی هەدەپە کە هەیەی هەر لە دوای هەڵبژاردنەکانیش زیاتر سروشتێکی ئۆپۆزیسیۆنیە. ئەوەش ئەوە دەگەێنێت کە لەوانەیە هەدەپە سیاسەتی بەشداریکردنی و بەشداری نەکردنی لە ناو حکوومەتی تورکیادا پەیوەندیدار بێت تا ڕادێت بە قەندیلەوە. لەبەرەوە پێم وایە سەلاحەدین دەمیرتاش کەسێکی کراوە و بچۆمە ئاشتی خوازە، ئەمە لە دروشمەکانی وا دەردەکەوێت. گەلانی تورکیا ئومێدی ئەوان پێ ئەوەیە کە لە حکوومەتەکەدا ڕۆڵی هەبێت، بە دڵنیاییشەوە ئاکپارتیش بۆ ئەوانیش وا باشە کە گەلێکی مەزڵومی و گەلی کورد زیاتر ڕۆڵیان هەبێت لە هاوپەیمانەتی لەگەڵیاندا، لەگەڵ هەدەپە لەگەڵ لایەنەکانی تردا، بۆی کەوا بتوانن ئەو دروشمانێک کە بەرزیان کردێتەوە هەم گۆڕینی سیستمی سیاسی لەوەی کە دەیانەوێت بۆی کەوا هەدەپە هاوکاریە بکات. بەڵام هەدەپە زیاتر شێوازی معارەزەبوونی هەیە لە کاتی هەڵبژاردنەکانیشدا، ئەوەندەی کەوا هەجوم و هێرشی لەسەر ئاکپارتی بوو، ئەوەندە لەسەر جەهەپە و مەهەپە نەبوو کە مەهەپە هێزێکی نەتەوەپەرستە، بە هەمان شێوە جەهەپەش هیچ کێڕوانینێکی ئاسۆبینی و گەشتبینی نییە بۆ کورد و بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی کورد. ئەم پێمان وایە پێویستە کورد لەگەڵ ئاکپارتی وەکو تاقیکردنەوەش بێت، لەگەڵ یان حکوومەت یەک بهێنن و بەیەکەوە بتوانن زیاتر خزمەتی گەلانی تورکیا و لە پێشەمووشیانەوە گەلی کورد لە کوردستانی باکوور ئەنجام بدەن. بەڵێ باشە کاک شوان، ینی پێت وایە ینی ئەو هاوپەیمانەتیە کە ئەنجام دەدرێت یاخود با باس لە ژارێکی کە بکەین لەبەرەوەی کاتمان زۆر کەم لەبەر دەستماوە، ئاکەپە وەکو دیارە سەرکەوت، بەڵام لە هەرێمی کوردستان دۆستی چەند لایەنێکی سیاسی هەرێمی کوردستانە. ینی سەرکەوتنی ئاکەپە چ کاریگەریەکی دەبێت لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان؟ ئێمە پێمان وایە لە ناو هەرێمی کوردستان حتمما وڵاتانی دراوسێ کاریگەریان هەیە لەسەر دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان، بەڵام ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان پێویستە ئەو گۆڕانکارانی کە دەکرێن لە دراوسێدا ئێمە زۆر پیان و متەئەثیر نەبین، ئێمە کاریگەر متەئەثیر بەوە بینکەوە ناوماڵی خۆمان ڕێخەین، کێشەکانمان چارەسەرکەین، ئیرادەی چارەسەری قەیرانەکانمان هەبێت، ئیرادەی ئەومان هەبێتکەوە دەستگا ڕسمیەکانی ناوخۆ بەدەڕ و بەکار بخەینەوە، چاوەڕێ ئەوە نەبین ئێمە لەو دی و سنوورەکانەوە بێن ببنەمای بەهێزبوونی ئێمە یان چارەسەری کێشەکانی ئێمە. بە دڵنیایی ئەو وڵاتانە هەمووی
ئەجندای تایبەتی خۆیان هەیە زۆر جاریشێ ئەجندای ئەوان بە ئیجابیات بۆ ئێمە دەشکێتەوە بەڵام ئێمە نابێ هیچ هێزێک بەڕاستی بەوە شایی بژێڕێکە وڵاتی شێخلیمی زۆرە سەرکەوتێک بەدەستدێنێت یاخۆ شین بژێڕێت کە زۆر تووشی جۆرە شکستێک دەبێت ئێمە ناوماڵی خۆمان گرنگترە لەگەڵ خۆمان تەبابین دەستگا ڕسمیەکان و دەستگا شەرعیەکان بەگەڕ بخەینەوە بەکاریان بخەینەوە ئەو گرفتە و عەرقەنە گەورانەی کە هاتوۆتە بەردەمیان لای بەرین ئەو ئیرادەیەمان هەبێت نەک پێمان وابێتەوە لەو دەستورەکانەوە دۆخی ئێمە چارەسەر دەکرێت دۆخی ئەو دەستورەکان زۆر جاران بۆ تەمایەی قەتڕعامی ئەولاد و ڕۆڵە و نەوەی کورد لە کوردستانی باشووردا ئەو بەشای خۆشمان لە زارگەڵی بینیمان لە زۆر شوێنی تریش کەوا قەندیل و گوند و دێهاتەکانی تر بردومان دەکرێن لەبەرەوە ئێمە ئەبێ خۆمان بەدەستی خۆمان کێشەکان سارەسەرکەین نەک چاوەڕێ وڵاتانی ئەو دەستور بین. کاک خۆشمەند سەرکەوتنی AKP کە دۆستاتیەکی لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە چ کاریگەریەکی بۆ دۆخی هەرێمی کوردستان دەبێت دۆخی سیاسی هەرێمی کوردستان؟ بەڵێ لە ڕاستە کاریگەریەکی باشی دەبێت بە بڕای من و ئەوەی کە زۆر گرنگە لێرە بێڵێم ئەوەیە کە لە ماوەکانی ڕابردووە AKP بە دەنگدەری تورکیاوێت بە خەڵکی تورکیا ڕاگەیاند کە سەرکەوتنی AKP سەرکەوتنی ئەو ئابووریە بەردەوامەیە گەشەکردنی و ئابووریە کە لە ماوەی 12 ساڵی ڕابردووە AKP دەستی پێەیە و AKP دەستی پێ کردووە و لە هەمان کاتا سەقامگیری و سەیبلیتی وڵاتە پەیوەستە بە سەرکەوتنی AKPەوە یعنی خەڵکی تورکیا زوو لە مەسەجە گەیشت سەرمایەدارەکان ئابووری ناسەکان و خەڵکی ئاسایی تورکیا لە ڕاستیاوە کوکاکشوانش ئاماژەی پێکرد ئۆقلەی و ئارامی سیاسی و دامەزراوی سیاسی بەلاوە گرنگتر بوو لە ڕاستیە ئەم دۆخە بۆ سیاسەتی دەرەوەی تورکیاش بە هەمان شێوە ڕاستە یعنی ئەگەر باتە ئاڵۆزیە لەناو تورکیا بمایەتەوە ڕنگدانەوەشی ئەبوو لەسەر سیاسەتە خارجیەکانی تورکیا لەگەڵ دەور پشتیا لەناوجا لە ڕۆژئاوای کوردستان لە باشووری کوردستان لە باشووری کوردستان لە ڕاستیا کاریگەریی باشی دەبێت چکە زۆربەر ڕێکەوتنە نەوتەکانی ئێمە لەگەڵ AKPەیە و AKP لە ڕاستیا لە چاو هەموو پارتە سیاسیەکانی کە سیاسەتی کرانەوەی باشتری هەر بۆ بەرامبەر بە میلەتی کورد لە باکووری کوردستان عتا مامۆستای زانینگەیە لە ستۆدیۆنمە لە هەڵەبجە گەلەک سپاس بۆ شرۆڤێنتەوە هەروە گەلەک سپاس بۆ شوان قەڵاتزێ ئەندامی مەکتەبە سیاسیە بزاڤە ئیسلامیە کوردستانی و لە هەولێرێ گەلمەدا بووی سپاس بۆ شرۆڤێن